لەو شەپۆڵە بارانبارینەی ناوچە شاخەویەکانی هەرێمی کوردستانی گرتەوە کە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاو و دروستبوونی لافاو لە گوندی سەرنەوسی سنووری ناحیەی وەرتێ زۆرترین زیانی ماڵی گەیاندووە بە هاوڵاتیان و گوندنشینانی ئەو ناوچەیە. ئەوە بەخۆ بینی کە هیچ ماڵمان نەمایە، ئەوەی ماشە بە کەلکی ئیش پێکردنی نەمایە. لە دوایەوە کە چەند دوژنە مەژداوە لە حکومەتی هەرێمەکانێکە ئاکواریمان بکاو، ئەوە بخۆ هەموو کەس دەبینی کە ماڵ ئەوەی خانیش کەلکی ژیانی نەمانە هەر ماڵ. ئێرە گوندی سەرنەوسا دوێنێ ئەو لافاوە هات زیانی زۆری بە هەموو ماڵەکان گیان هیانی هیچ نەبە دەرنەچوە هەر هیچ ئیلا زەلامەکان دەستوین سەر گیانی نەبووە. داوا لە حکومەتی هەرێمەکان ئەگە بێ چاوەڕەکن لێ بداتەوە هەر نالۆن خاوێن کاتەوە ژیانی تێدا نەمایە گوندە یادەی بارکەین بڕۆین چش بارکەین نوی بەسەرتی بڕۆین هیچ نەمایە ببین خوازانی ئێستا من تاکە فەرششی نەمایە خانەکەی کەلچی نەما بەخوای هیچ نەما خانەکە تەقیە نەوێرین بینەوەێ ماڵیشن هەر هیچ نەما لەبەرەوە هەر یەک ئەزڕەباتن لە بەنەچتە دەرێ لە خواردنێ لە ئەشتی دیکە ڕائەخی لە ماڵی هەر هیچ نەما چ بکەم چێ بچین چ ژیان نەما بەخوای چ بکەین. ئێستا داواکاری هاوڵاتیان لە حکوومەتی هەرێم هەرچی زووە لە ڕێگای تیمەکانی بەرگری شارستانی و بەدابینکردنی تەنکەری ئاو هاوکاریان بکە بۆ ئەوەی خانوو و ماڵ و شوێن نیشتە جێبوونیان پاک بکەنەوە بەڵکو بتوانن ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە و لە ئایندەشدا قەرەبووی زیانەکانیان بکرێتەوە. گوندی سەرنەوەسی هیچ ماڵێک ژیان تێدا نەمایە ئەو ماڵە ئەو شتێکە ماشتیان هیچ کەلچەوەی نییە بەکاری بینەوە داوا لە حکومەتی هەرێمەکەین هەرچی زووە ئەوەی بەرگری شارستانی بنێری بۆ ئێرانەوە ئەو ماڵانە بەرەخان بکرێنەوە ژیانیان بۆ بگەڕێتەوە بڕێک هیچ ژیانیان نەمایە ئەوە باختی پشتەمە هیچ نەمایە ئەوە تاخت هەموو لە ناو چووە ئەو ماڵانێک کە ماشن هیچ ئەویان نەما هیچ شتێکیان نەما کە بەکاری بینەوە هەر هەمووی ئاوارە بووە ماڵەکان هەمووی تەڕن داوامان کردیانی ئاومان بۆ بێ ماڵی بشۆین ینی ناو ئەوشەی بشۆین ماڵەکان خاوێنکەینەوە زەر و زیانەی زۆریشی بەرکەوتیەوە ئەو سرە ڕۆیشتە داواکاری نەگە بێنەوە هاتاوە خوخانەویتە بە تەمای سۆندەی خاوێن نابیتەوە ماڵە بە سۆندەی ئاوێ زارێ مافروشتن هەر خاوێن نابیتەوە ساولی کە لە ژووری بە چاوەکی لێ بکەوتەوە ئەوها پێشن ناتە دەری نازان چی لێ بکەین چۆنی بێنینە دەرێ لە ژوور. لە گوندی سەرنەوسی سنووری ناحیە وەرتێ زیاتر لە 40 خێزان ماڵەکانیان ژێر ئاو کەوتووە و هەرچی کەلوپەل و خواردن و پێویستی ڕۆژانەیان هەیە لە ناوچووە بەشێک لە خانووەکانش مەترسی داڕمانی لێ دەکرێت خاوەنەکانیان ناتوان بگەڕێنەوە و تیایدا بژین وێڕای زیانگەیاندن بە ژمارەیەک پرۆژەی خزمەتگوزاری لە ئاو و کارەبا کە بەهۆی لافاوە تێکچوونە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز گوندی سەرنەوسی سنووری ناحیەی وەرتێ.